خۆڵە خشتە نەگە شاخەش هەڵدێرە پڕ ئێوە گرشتە ڕەنگە من لەمە دووە شعر بنووسم بەماسە نەینووسم بەڵام ئەمە ئاسی ڕابردووی نووسینی شعری منە لێرەدا شتێکم بە خەیاڵدار کە ئەم شعرە ئامۆژگاری کۆمەڵگایە ئەگەر شعرێکیش پەیامە سەرنجەکەی ئامۆژگاری خەڵک بێ تێگەی ئەمە چ ژانرێکی شعرە ژانری فێرکردن didactic poetry واتە شعری فێرکردن شعری فێرکردن ناوەڕۆکەکەی ئامۆژگاری ڕێنمایی خەڵک بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان ڕاستە بەڕووی شعرێت و لە ڕووی ئاسی شعرێلانێ شعری فێرکردن لە زۆر ژانرەکانی تر شعرەتی کەمتر بێت و زمانی نووسینەکەی کامەز نەبێ و سادەتر بێ بەڵام بیمانە چ شعری فێرکردن یەکێکە لە ژانرەکانی شعر ژانرەکانی شعر ژانری لیریکمان هەیە کە بێ شعری گۆرانی و ژانری دراییمان هەیە و ژانری داستانیمان هەیە و ژانری داستانی سێر ژانر کە لە تعدادەکەی خۆمە لە ژمارەکەی خۆمە سێر دەچوو ژانری چوارەم شعری فێرکردن ئەم چوار ژانرەمان هەیە کە شعر بەعام خۆشی ژانرە لەناو ئەدەبیاتە ئەگەر ئیجازەت واتەرگاکۆ لە لاپەڕەی 36 لە هۆنراوەیەکیە لە سەرەتاوە وەسپە و دوایی ئەوێتە ڕەشبینی حەز ئەەکەم من ئەوە بڵێم شعر سەرەتای هەیە ناوەڕۆژی هەیە کۆتایی هەیە شعر وەزن و قافیە هەیە شعر سۆز و مۆسیقایە حەز ئەەکەم ئەو شعرەشمان بۆ بکرێتەوە حومەتی شنەبا حومەتی شنەبا سێ ناویتیە حومەت شنە با کە من مەبەستم دوو ناو لەم شعرە ناوەکەم شعرە حومەت و شنە دیارە دوو ئەگەزن نێرونێ کە شنەبا حومەتم بۆ دێنێ پێکەنینی ئەو دڵ بە سوێ دێنێ ئەمە بۆ من هەموو دنیا دێنێ پڕباکم بۆ کەسەی دڵپاکە بێباکم و گەر دنیا وازم لێ دێنێ ناگەنەوانی بە عاشق ناوبران هەناسەی ئەوە شنەبای بەهاران بەبێ ئەو منم شنەبای خەمباران وەک گوڵ منی فێری گەشتبینی کرد چۆن لە سینەمدا ڕەشبینی دەرکرد چۆن لە سینەمدا ڕەشبینی دەرکرد یعنی ئەو لە سینەی مندا ڕەشبینی دەرکردووە پێشەوەی ئەو عاشقم بێ یا معشوقم بێ با بە تەواوی دەستی ئەم چووکەکە شت نەکەم ئەڵێن یعنی مەبەستی وێ پێشەوەی ئەو معشوقم بێ یان عاشقم بێ ڕەشبین بووم یعنی گەشتبین نەبووم لە ژیاننا بەڵام کە ئەو هاتە ناو ژیانەوە و هاتە ناو دڵمەوە بە شێوەیەکی سەرسوڕمانی ڕەشبینی لە سینە دەرکرد لە دڵ دەرکرد کەواتە ئەمە ڕوئیای شاعیر نییە ڕوئیای خاوەندەم نییە کە لەوێدا ڕەشبینی من نییە لە دەرەکەدا بەڵکو وەسفی ئەوانە بوومە من وەکو شاعیرێک بوومە زمانحاڵی یەکێکیان کە باسی معشوقەکەی خۆیەکە باسی عەشقەکەی خۆیەکە من نوێنەرم بۆ نمونە برای کاکدانا دانا سەرۆکی گروپی هونەری کوردستان برایشی شەهید بوو بە ناحەق شەهید بوو کاوەکو شەهید بوو یعنی هەرو متەئەسیرە کە برایەتی هەرو متأثر و خەبارە بە شەیدبوونی نەخێت منیش متأثرم برای هاوڕێیەکمە کاتێک چۆنەتی شەیدبوونی بۆ من باسەکە
هەستی وجدانمە جوڵێ متأثیرە بم کاریگەرە بم مافی خۆمە بە شعرێکم کاریگەربوونەی خۆم ئەحساسی خۆم دەربڕم دەریشم بڕی بە شعرێکا و ڕۆشم نار من بەسەرکەوتوو زانم کە لە دەربڕینی ئەحساسی حاسۆسی خۆم بۆ خەفەت بۆ شەهیدبوونی بە ناحەقی کارمەیوان خاڵی خۆش بوو یعنی ئەمە لێرەدا لێ ئەو نمونەیەم هێناوە ئەگەر عاشق و معشوقێک یەکێکیان عاشقەکە یا معشوقەکە بێت لای من دەردەدڵی بکات بڵێ معشوقەکەم واو عاشقەکەم واو ئەوە حاڵمە و ئەوە باڵمە و منیش پێی متەئەسیرە بم لەوانەیە بگریم لەگەڵ یا لەوانەیە لە حاڵەتە خۆشەکان لەگەڵا پێ بکەنم من مافی خۆمە ئەگەر بە چیرۆکیش باسی چیرۆکی خۆشەویستێنەکەم ئەتوانم وەکو شاعیرێک تعبیر لەم عەشقا تعبیری لێ بکەم یعنی پەیامەکەم گەیشت من داوای لێ ببنەکەم ناوێت کاتان زۆر بن کە کەسێ مداخەلێکی هەیە من شتم زۆرە بەڕاستی کاتەکەیان ناوە تێشتم زۆرە لەسەری بەڵام ئەگەر کەسێک مداخەلێکی هەیە شتێکی هەیە حەزەکەم ئەو کاتە خۆی با جۆتان باتەوە ببوورە کاک جەزا داوای شتێکێکیان لێ کردم با نەڵێن ئاکۆ پیر بۆ شتی بیرەچێتەوە شعرەکە نەخوێنم با شعر بخوێنەوە چکە پێشکەشتانەکە داوای لێ کردم وا بوو خۆ من پێ داوام لێ کردم هەر ئەو شعرەیەکی تۆ خوێنتەوە جوانێ بۆ ماچە کاری تۆ خوێنەوە لەبەر خۆمەوە بخوێنم جوانێ بۆ ماچ ئەوە لە کۆڕێکی ڕەخنەیە لە قاعەیەکی تر خوێنمەوە یەکێک لە خانمەکە وتی تۆ خۆ خوشک و دایکە نییە جوانێ بۆ ماچ خۆ شاعیر گەر باسی ماچ کات بەما عیبە نییە بێدەبینیە بەحسوبی لەبەرەوە ئاساییە بێوە بە ڕۆژێکی ئەدەبیانەوە باوەڕێ بە شعر جوانێ بۆ ماچ کە ڕۆحم بە لەنجەولاری شادە بێ کە ڕۆحم بە لەنجەولاری شادە بێ وەک مەینۆش مەیلی میرشادە بێ وەرزی خەیاڵم بەهاری نەوشادە بێ بێ ئەو کەشم نزاری ناشادە بێ خۆزگە هەردەم لەگەڵ شنەبا دەڕۆیشتم بۆ کوێ ڕۆی با لە هەر کوێ با بێار دەگەیشتم دەستی باریک و نەرمی لە نێو دەستم دەگوشی و بە تەمەنی ڕۆشتم ڕادەگەیشتم پەنجەکانم لەگەڵ بادا ئەگریجەی بادەدا سەمامان دەکرد کەمەری باریکی بادەدا شنەی هەر شەماڵێ لە باوەشی ئەو بترازێ لاوین عەتری بەهەشتە و بۆ مەزبوونم دەسازێ تەواوی ناکەم زۆر سوپاس کاژە زاویستی شتێ بڵێ سەر چاوەکان برادرێک باوتی وەڵی نایان بۆ کوڕەکان جلی وەنە ڕەنگاوەی لەبەرەکەی توناعی بەڕفانە یعنی ئەبێ ئێمە بە ڕەنگیش شۆڕشکەین بەڕاستی ئێمە منداڵنەویتا ئێمە لە ڕەنگی ڕەشی لە حەدیث کاکە دەستان خۆش بێت بە خێراتنی هەموو میوانەکان پێم زۆر سوپاس بۆ دەرفەتە بەڵام من پێش هەموو شتێک حەزەکەم وەکو خۆی گاگا گۆڕەمە وەسایێ دابزار ڕەخنەشم لێ گرتووە بەڵام ئێمە باش شتەکان تێکەڵاو نەکەین بەڕاستی وشەی شێعر ئیشت شێعرە هیچ شتێکی تر نییە مرادیفی بێ لە وشەی کوردیە ئەم ڕەخنا هەرچەند تایبەت بوو بە هەردووتان هەبوو ئەگەر ئێمە مداخەلە بکەین یەکی دەفتەرێکمان پێوێ بە کاگا خۆشمت لەو کتێبە کە نووسینی تایە ئەنجاگە قسەمان هەبێ لەسەری دیارە ئەوە تایبەتە بە هەردووتان تر ئەوە خۆتان و بۆ خۆتان بەڵام من وەکو شێعر ئەڵێم هەمیشە با ئێمە با جوان بیر لە وشەی شێعر بکەینەوە شێعر هیچ مەرادیفێکی نییە هەر شێعرێک هەر شتێک
یاسایەکی تایبەتی خۆی هەیە ئەگەر بەو یاسا نەنووسرێ واتە لە شەعر دەرەچێ ئەبێتە هۆنراوە بە مانە عەرەبیەکەی واتە نەزم هەنێشت هەیە نابێتە شعر بەڕاستی ئەوەی کە خوێندرایەوە من بە شعری نازانم خۆشم بە شاعیر نازانم چونکە من کاتێک کە تۆ ئەنووسی باسی کلاسیکەکەی بە تایبەتی کلاسیک کە وتی کلاسیک کەواتە بەحرەکان واتە عروس ئەمانە هەمووی پایە و پێی خۆی هەیە و دواتریش بڕگەی کورت و درێژی هەیە و دواتر کێش و سەرواکەی هەمووی هەرێکێ لە یەکێکەوەیەکێکی تر جیاوازە کە نەچووە ئەو قاڵبەوە و شعری ئازادیش بە هەمان شێوە چۆن گۆران عەبدوڵاپەشێ و 4-8-12 کردووە ئەمانە ئەچنە قاڵبی شعرەوە بەڕاستی ئەوەی کە من ئەیبینە ئەمڕۆ ئێمە هەمومان بەخۆشمەوە ئێمە شعرمان ئەتیوبار کردووە بەڕاستی بەداخەوە لە ئەدەبیاتی کوردیە لەبەر ئەوەی کە ئێمە کتێبێکمان هەبێ نووسینێکمان هەبێ ئەگەر ناوناوبان بێ زۆر کەس ناوناوبانەکەی لەگەڵ خۆیان ئەمرێ ئەگەر ئەو سەردەمەش بێ من ناوبانگی پێ بەیاکەم یا کەسێکی تر پێی بەیاکە بۆیە ئێمە با بە هەمومان وا بکەین خزمەتی ئەدەبیات بکەین ئەگەر خزمەتی خۆمان و مساوامەکردن بێ بۆ خۆمان دڵنیاتانەکەم و هەر یەک لە ئێمە چیمان نووسی کاتێک کە مردین لەگەڵ خۆشمانە و نووسینانە ئەمرێت بۆیە ئێستا وای لێ هاتووە بەداخەوە نا خوێنەرێ ڕاستە تۆڕی کۆمەڵایەتی بۆتە بۆی ئەوەی خەڵک پێی بخوێنێتەوە ئەمە جیاوازی ئەوەی کردووە بەڵام با بە هەمومان وا بکەین ئەوەی کە ئەینووسین بمێنێتەوە بەڕاستی من دەستخۆشیتان دیەکەم رەخنا ئەگەر ئەبوو کتێبەکە لە بەردەستمانە وایە من ئەوەی کە خوێندیشیوە کاگاکۆ زۆری لە ئەگەر باسی کلاسیک بێت زۆری هەڵەی بڕگە و هینی تایە بەڕاستی کێش و سەروای تایە من دەستخۆشیتان دیەکەم هیوادارم ئێمە ئەو چۆن کاگاگۆڵێ زۆر لەوە زیاتر ئەمە هەفتانە ئێمە ڕەخنەی ئەدەبی بکەین بۆ ئەوەی هەرێک لە ئاستی خۆمان غەڵەتێکەکەین بتوانین چارەسەری بکەین جارێک تر بۆ وڵاتە بەڕەمی زۆر سپاس زۆر سپاس دەخۆڵات بەسەر تێنە مافی خۆ ئەها ئێستا کار بەرەوە تەکێتی کۆڕەکە وایە هەموو شتێک مقاطعەمەکە کار بەرەوە چکار تۆ کە کار بەرەوە وایە قوربان ئێمە باسمان کە لە بیدایەتەوە ئێمە باسمان کرد وتمان مادام ماف بە ڕەخنەگە دەکەیت ئەبێ مافیش بە ڕەخنەگە جیاز ئەمە تەکێتی کۆڕ چۆن ناکەین لە ماڵەوە جابێ بەمۆ یا ئەو پێڕەگانی ئەوەی هەدوو بنووسن ئەخەو کێ مەنتەقا شتێکی مەنتەقا باشە ئەستا ئەدایکی مخاتعەکردنی زەلام لە ئەتەکردانی کاگەنجان خۆ هیچ کۆڕێک ئیجبار نین هەموو مداخەلە بکات هەمووش بۆ مداخەلە نەهاتوە یەک شت منطق نییە من لێرە بێرە بەقسمتەوە کاگەنجان باسی ژنە شەرفازیش بێ ئەبێ زەلام مخاتعەکردنی نەک ڕەخنا يعني باسي خوشترين بتشترين شبه هذا المقاطعة باشا أما منطق نية سكري واقع أما منطق نية من نسخة كتير تعبمة إيه وسقالي شوي النويبن كاتك الله لا برا أولا إيه وسيلي لا برا كم بيش في النوا من جسدها كاكا من باسي هم وقت هذا بيودي بحر نكوا تعمل إيه سوي شبكة سوي كاميرا كام إيه ومشغول في المكتب وكذا سوي كاميرا كام شتي وشيء أما منطق نية بيبقى هو منطق للوجيكال بيفهم لا إجازة نافر بسمتها على كلا دوميش ودي رخني تشيش السروان غلطي تشيش السروان خلالي تشيش السروان لصالي بنزاكان هو غوران الشيخ نوري الشيخ صالح وقومال الشاعر حاتم ودي دائما شعري كردي نوكينو تعزيكينو ماشي تعزيكينو ودي دائما لا تشيش لا بدي لا سوا لا بدي لبيناوي نعرف معناها أي كلام عن ذا تشيش على السوا بتشي بقوا بالانس ركينوا
بالشعريات ومنركاني روان بيشي بلاداني أدبي لزمانا لواتادا باش هو لا لسوشيال ميديا هما شو روبروبوا وتم لبنزاكان أو محاولة هي ك لتذكرنوي الشعر كرديا لا دام للشيش لا دام للسروات دبيتو يتذكرنوي الشعر نقول بيتين بخلال الشعر انجا هات سكري خوم بخوم فروش دوتي نالا بنزاكان إلى حفتاكان وتوزي بيش استعمل بيش ويجارب بما تو باور بو نبو ك لا دام للشيش لا دام للسروات يكيك بلا بروسيسي تذكرنوي الشعر الكردي وێستا کە من پێوتی دەزانی کە من بۆ بەڵگەی کتێبی و ئەکادمی قساکەم ئێستا دی 57 مناقەشەی 57 لە منەکەی تو پێشتر باوەڕ بۆ نەبوو یعنی هەمان جوابیش بۆ کازیزا ئەمجا کاکاکۆ ئەگەر ئەوە جواب نییە ئەگەر ئەوە جواب بێ بڕێز دەکەم ئەبێ تۆ یاسایەکی شێعری خۆت کەسەکەم هەوانە یاسای شێعریان هەبووە تۆ یاسایەک بۆ کلاسیکدانی یاسایەکی تر دەبێت سەر سەرچۆن بەڵام کاکاکۆجان ناکرێت تۆ ئەگەر یاسایەکی شێعری من یاسای سەلاح کوردی هەیە یەکێکە لە سەید قوتبەکانی ئەمڕۆ لە کوردستانی گەورە لە ئێرانیشی یاسای بۆ شێعر داناوە ئیسە پیشانی هەر کەسێکی دەم نەک لەمە لە زۆر شارەزا نازانێ ئەو یاسایە چییە ئەوە یاسای داناوە کاتێک کە یاسا نەبوو ناتوانانی تۆ لە یاسای شێعری لادی کاکاکۆژیان دروستە؟ سێسوازە یاسا تۆ وتت شاعر ئەگەر شاعر بی بە چ سیفەتێک بوو باسی یاساکانی شاعر شارەزایەکم لێ هەیە تۆزێ شارەزایەک بێ تۆزێ ئەی یاساکان چێ ژانرەکانی شعر چێ کاکاکۆ بەڵام بۆتان دیار دەشێت لە هیچ ژانرێکی ئەدەبی دنیای یاسانی بەس مۆسیقایە بۆ یاکەناری هیچ یاسایەک دەکی هیچ ژانرێکی ئەدەبی دنیای بەس مۆسیقایە هێنیش بەسیفەتی نۆتەکە کاک بەرهەم باگاتەکەت نەبژی فەرم بەڕاستی من تێنەگەیشتم ئەمە ڕەخ نەبوو یان خوێندنەوە بوو یعنی بەڕاستی تێنەگەیشتم چونکە ڕەخنە ئەرکێکی جوانی زانستیە بە پەرەگراف ئەنووسرێ وحداتی مۆزوعی دەرەهێنرێ و ڕەخنەی لەسەرەکرێ یعنی ئەو ڕەخنەگەر کە تێکستێک هەڵەبژێرێ کە ئەڵێ فڵان کەس دووە هات و ڕۆی گوڵێکیایە لەسەر ئەمە لەسەر مۆسیقای شێعری قساکە لەسەر وحدەی مۆزوعی قساکە لەسەر یەکێکی بابەتی هەر شتێکە ئەوکەی قسەی خۆی بە پەرەگرافی خۆی خوێنێتەوە من پەرەگرافیوان بەرچاو نەکەوت قسەیەکی تر من زۆر ویستم ئیلهامی شێعری من سێرم بەوەیە نازانم لە هیچ سێرێک من چواردۆرێک خۆمانە لە ئێران لە عەرەبەکانی عێراق لە وڵاتانی دنیا ئیلهامی شێعری نەبیستووە شاعیر خاوەنی مەشاعیرە خاوەنی داڕشتنە داڕژێتەوە ئەوە داڕژێتەوە کە لە چواردۆری خۆی ئەیبینێ من نازانم یعنی زۆر کەسان نەبین لە فروغ نەبین لە سوگراب نەبین بە نازانم اینجا شعر با بڵێن وەزیفەی شعری خزمەتی خەڵک نییە مرۆڤ دۆستی ژیان دۆستی شعر یاخیبوونە شعر یاخیبوونە لە فەزا کۆمەڵایەتی کە تۆ تێگەیت و وابەستەیەکەی یعنی بڕۆ سەیری فروغ کە یاخیەکە شنێکە یاخیەکە سەیری سوگراب سەیری حەدا مستەفانی کە یاخیەکە شاعرێک نییە بنووسێ بۆ بەسێری لۆر کاکە لە ئیسپانیا یاخیەکە ڕۆزا لوکسمبۆرگ یاخیەکە لە ئەڵمانیا یعنی بڕۆ نمونەی تەواوی شاعرانەکەی دنیا منەوە پێم وابێ لەوانەیە هاوڕەکانی ئێمە زانیاریان لەسەر شاعری چواردۆر نەبێت شاعرەکانی چواردۆری خۆمانیان ئاگادار نەبن مەسەلەن شامل و چۆنی یاخیە بێ مەسەلەن ئەمانە چۆن دروستە بنراجە اینجا هەر لە چوارچێوەی قسەیان دروستکردنی کەمپین کەمپین بۆچی مەسەلەن من کەمپین بکەم بەلایەک قسەی ڕاستی و تۆ گرتویانە و دووریان کردۆ لە مینبەر ڕۆزا لوکسمبۆرگ ئەعدام کرا کەس کەمپینی بۆ نەکرد لۆرکا ڕەمی کرا کەس کەمپینی بۆ نەکرد حەلاس بەلبەل کرا کەس کەمپینی بۆ نەکرد سوورەوەردی لە ماڵ و لە بەرسا کوژرا کەس کەمپینی بۆ نەکرد نازانم کەمپین شتێکی تازەیە ئەم حیزبانە دروستیان کردۆ بۆ پاسەنی یەکتری مەسەلەی مافی ئافرەت و ژن پێم وابە لە دوای ڕۆشنبێریەوە دوو سەدەیە ژن بۆ خۆی خەباتی فیمینیستی خۆی دەکات هیچ پێویستی بە پیاوەیەک چێسەر بکات ئەوان فیمینیزم و بۆ خۆیان ڕۆکێکی جوانی فیمینیستیان لەناو ڕۆشنبێریا جێ کردوتەوە کە بەدیری فەلسەفەی مارکسیزم بەدیری مەبادیەکانی مارکسیزمە بۆ دۆزی ژنین لەناو دنیای سەرمایهداری اینجا مەسەلەی پیاهەڵدان من هەستم کرد ئەم شێعرانە پیاهەڵدانە بەبەزن و باڵای ژن و نەک پیاهەڵدانی وەستکردن نە تەریقبوونەوە لە ئاستی شتێکی کۆمەڵگا
ئەم پیاهەڵدانە سەردەمێکی زۆر کۆنە، من سەردەمی ئەو فارسی حەمدانی ئەوانەیە کە شاعری دەربارە بوو لە بەرامبەر کۆمەڵە شتا بۆ ئاغاکان پاشاکان شتیان نووس. دواتر شیکاری شعری یعنی شعر من نەمبیستووە شاعیرێک ئێستا کاگاکۆ شعر ما بۆ خوێن بەڵام من مەبەستم ئەوەیە نابێت تۆ بۆ من بڵێ مەبەستم ئەبێ من نزانم تۆ مەبەستت چییە ئەبێ من نزانم تۆ مەبەستت چییە لەگەڵ خوێندنەوەیە یعنی مەسال من هەر لە خزمەتان شتێکان حەزەکەم سووراب لە شعرێک هاڵێ ئاوەکە لی خوێن مەکەن با کۆترەکان نەفڕم تەواو مەسەجێ مە تێگەیشتی فرۆخەڵێ لەبیرکردن دیاری بێ بەڵام من شمە يعني من لم يستوى لا نوع أو لا سيمكن حاول رجع لا سين باز نكردو ألم داسي لا سين نكردو ولا بيني كاني أباسي لا سين كدشتك كيف بلا من أنا كاتي كتوشتور أبي من يسلي وتيرو يعني نعرف بدل شيء كاني وممكن مني أبي من نعم قلت يا جماعة مثلا نعم جواب رفنا كده توا زور سباس سباس بو تيواني خود كاتي كباسي باسی وەک تۆ قەناعەت وە ئافرەت پێویستی بۆ نییە کە پیاو بەرگری لێ بکات ئەبێ خۆی بەرگری لە خۆی بکات ئەوە لەوانەیە بۆ کۆمەلگا پێشەوتەکان ئەو تێڕوانینە تا حەدی ڕاست کرد بەڵام بۆ کۆمەلگای ئێمە نابێ بە تەنها سەنتەری پارێزگای سلێمانی بکەین بە پێوەرد بۆ تێڕوانینەکان ئەی خەزانەحیەکان ئەی لادێکان تۆ کاتێکە تێڕوانینی شاعری بەس بۆ سەتەری شاری سلێمانی یا بۆ گەڕەکێک لە گەڕەکە ڕاقیەکانی سلێمانی یا بۆ چینێکی ڕۆشنبیرە نا ئێمە باسی عمومی کۆمەلگاکەن دوایەوە شتێک هەیە لە نووسینە پێوترێ دیموکراسی هەر لە سیاسەتان نییە دیموکراسی لە نووسین و لە خوێنەوە شایە لە نووسینە دیموکراسەتی نووسین چییە؟ ئەوەیە کە نووسەر ڕێگە بە کۆمەلگا بە ڕێگە بە تاکانی کۆمەلگا بە ڕەخنەی لێبێت نووسەرێکی دیکتاتۆر نەبێت ڕەخنەی ئەدەبی کە لە کۆمەلگای ئێمە زەعیفە ئەوێ زۆربەی نووسەرەکان بە دیکتاتۆر چکە ڕەخنەیان قبوڵ نەبێت باشەکە وەک قبوڵ بە ڕەخنەبووی بەڵام بەبێت تۆش قبوڵ بێت جوانی ڕەخنەکەت بدرێتەوە چکە شتێکمان هەیە بە ناوی ڕەخنەی ڕەخنە واتە ڕەخنەگرتن لە ڕەخنەکە ئەومان هەیە لە ئەدەبیات ماوە ساڵی کەەوە تڵتان هیچ نەکات جوابانەوەکە ڕەخنەی ڕەخنە دەست خۆشکەری لە کاگا کوشتارۆشی و کار سنگەر و کارڕابەرەکان بەخێرەتنیان ڕۆزەکانی شتن ئەوەتە من پێم باشە لێگەڕین بە هەمومان بەردەوام چکە هەندێک کەس مێژوو دەنووسنەوە هەندێک کەسیش دەیخوێنن هەندێک کەسیش دروستێکن ئەوانەی مێژوو دەنووسنەوە وەزیفەیە لە ماڵەوە ئەوانەشی دەیخوێنن لەناو مەکتەبایە کە مامۆستاکان دەرسیان پێوەن بەڵام جوانی لەوایە چی مێژوو دروستەکات شکستبیر هەموو جارەیە و شەمەندەفەری هونەر هەمووان تیا سوارە بن هەر ویزگەیەک کۆمەڵک تیا داوەست کۆتا ویزگە مهمە کێ داوەستی سێشوا کەس ماوەتەوە لە سەدەمی مەحوی و نالی و پیرەمێرد و چەندان شاعری کە هەزاران شاعری ترمان هەبووە بەڵام ئەوسیان چوارە ماوەتەوە کەی هەمیشە شانازیان پێوەفین زەمان دوای زەمان سەد ساڵ جارێک کۆمەڵە شاعری باشێت بەڵام گرنگ ئەوەیە کێ عشقی دنیای ئەدەبەکەیەتی چێ یاخی ئەبێت هێرمسکی یەکێکە لە ناکدەگەورەکانی ڕووس لە سەردەمی مەکسیم گۆرکی و تۆڵستۆی کە تۆڵستۆی لەو سەردەمەیە جەنگ و ئاشی نووسی دۆستۆڤسکی برایانی کارامازۆف و قوماچیەکان و تاوان و سزای نووسی گەورەترین شاکانی ئەدەبی بەڵام هەر کاتێک کە ڕۆمانەکەیان دەرەچوو سێ بۆ چوار دانەشۆ خەویان لێدایەوە یانوو ئەبێت دوجار هێرمسکی ڕەکنەگر بڕیاری لەسەربات کەیترکۆکەیە چکە ئەو نەڕەکنەگرێکی سەرسەکت بوو ئەو نەبێت کۆڵێکی زۆر باش بوو ئەو چووە ناو ئەو کتێبەوە ئەو ڕۆمانەوە یاخۆی ئەو بابەتە شەکدانی بشکێنەوە بەڵام من هەر دەستخۆشیەکە عەبدوڵڵا ڕابەرەکەم من ئیمڕۆ هیچ ڕەکنێکی لێکۆڵینەوە نەبینی لای عەبدوڵڵا ڕابەر سەبارەت بەو کتێبی نیشتمان و ژن ئەوەندەی کاگاکۆ خۆی حەزوری هەبوو لەسەر ئەو مینبەرە قسەی کرد کاک عەبدوڵڵا هیچی نەبوو سێچوار سەرنجی بەسیطیە یەکێکە سەرنجانەوەکی نائەوەیە ناوە بدێ نیشتمانی ژن لە کاتێکا بۆی نییە و ماخەڵ بەخۆی باتبوو لە کاگاکۆی وەرگرتەوە تەواو ئەگەر هەڕەش بێنێنەوە ناو نیشتمان و ژن ئەمە ناوێتە نییە تر تەواو دەلای تۆەوە ئەوە جوودیەیە سەبارەت بە ڕەشبینی و بە گەشتبینی ئەگەر کاکاکۆ بۆ دیوەشانی تێنەگا من دیارە بە دیوێکی کەی ئەم زەمانەیە لێ تێگەم
کە لەم وڵاتە چەقبەستوویە هەموو لەحزەیەک بەیانیان هەڕەسی پێنجەکە دڵت خۆشە نیوەڕۆ دڵە ناخۆشە ئێوارە تووشی کەئابە دەکەن شەوڕۆی تۆ تووشی ئازار دەکەن ئەم ڕژبین و ڕژبینیە خۆ کاکە ئەبوو عەلای مەعەلی خەجاڵەتم زۆر قسە دەکەم ئەبوو عەلای مەعەلی بە گەورەترین شاعری عەرەب ناوزەند دەکرێت هیچێک لەوانی کە بە ڕژبینی نایانە بێت هەموو جارێک باوکم گەورەترین تاوانی کردووە منی لێ بوو چووە من نامێت تاوانەکەمەوە بەڵام بەدیوی شکەیشیانە ئەوەندە گەژین و دنیا شاری جوانی کاکە ئەم ڕۆبەتی بەجێهێشت بسەوارەت بەوەی کە سەرنجێکی کەیە بە کاکاکۆ ئەڵێ بۆچی ئەوای باسی خاک و ئەوە کاکازانان شاعری کە ئەێ باسی خاکەوە بکەن لەوانەیە کاکاکۆنێک ئایندەی مادەم تەقدیریش نەکرێت کە جوانترین من لە جیهانە ژن خۆ کاکە سێکی جوانی کردوتی من دایکش مێمانە سەبار دایکش نیشتمانە فەرقی چییە ئایندەوانەیە لە کتێبیش کە باسی ئەوە بکات من دەستخۆشکردانێکم بەڕاستی سەرنجەکانی کاک عەبدوڵڵا سەرنجێکی هە زۆر بەسیط بمبەخشە هە زۆر لاوەکی زۆر یعنی تێبڕی بەسەر تێبڕی ئەوەیە چوار لەناو ڕەهەندی ئەو کتێبەوە چکە مازانێ ڕەقمەکانی چوارن جوانەکان لە چوارن نازانم من هیچ شتێکم بەدی نەکرد زۆر زۆر سپاس داوای لەبوو دەکەم سپاس مامۆستا ئازاد پێنجێری نووسەر و یەک دەقیقە بەسەر چاو من تەنها یەک جوابی کورتم هەیە یەک جوابی کورتم هەیە بۆ ڕەخنەیەکی کابڵاڕابەر کە ڕامانی کێشا بۆ بابەتێکی زۆر گرنگ کەواتە ڕەخنەی کە عەبدوڵڵا سوودی پێ ئێمە بەخشی بۆ چکە ڕامان کێشێ بۆ بابەتێکی گرنگ ڕۆژمێری تەمەن بەڵام بۆ 27 کتێبی نیشتیمانیشیان ئەڵێ میلی ڕۆژمێری تەمەن زوو دەرچوو لە دەستی من وەک پەروانەی فڕۆکەن خێرا سەماوسۆ دەدەن میلی کاتژمێری تەمەن شتێکی نامادی و ناماتریاڵیە شتێکی نامادی و ناماتریاڵیە شتێکی بە چاوی سەر نابێت باشە بەڵام من هاتوو میل بۆ ڕۆژمێری تەمەن میل داڕێ وەکو میلی سەعات کە دەستی لێدرێ و بە چاوی سەرە بێنرێت ئەمە چی پێوترێ ئەمە دروستکردنی وێنەی فەردیە بە ڕێگەی ئاڵوگۆڕی دەرەکسەکرا دوو دەڕێکەمەوە دروستکردنی وێنەی فەردیە بە ڕێگەی ئاڵوگۆڕکردنی درکبێنرا و بەرجەستەکردن واتە خۆی تەمەن بەرجەستە نییە بەڵام من لە ڕێی وشەی میلەوە بەرجەستەی ئەەکەم بۆ بەرجەستەی ئەەکەم فی سەبیلی دروستکردنی وێنەیەکی فەرد کە وێنەی شعری شایدی شعرەتی ئەم دەقا ئەسەرمێنێت چکە هیچ شعرێک بەبێ وێنەی شعری دروست نابێت جا وێنەکە فەردی بێ یا وێنەی گشتی بێت زۆر سپاس دووبارە ئەسێ تاکێشە بەنای گروپی هونەری کوردستانەوە بە خێراتی نەموتانەنی سپاسی ئیدارەی بۆ ئێفتارکردنەوەی نەبردنی بەخۆ هەر بە مەسیر چەند لێشە چەندینی شەرمیان بکردن بەڵە کاتەکەتان تەواو